سەرباریەوەی لە سینۆدەوڵەتی و ئیقلیمیشدا پشتیوانی کێوتۆ بۆ پرسی ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی لە کوردستان بەدی ناکرێت. پێکاتەکانی ناوەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە دژی ئەنجامدانی ڕیفراندۆم دەوەستنەوە و بە هەنگاوێکی ناکۆکیش بە دەستوری عێراق وەسفی دەکەن. نعتقد أن عملية الاستفتاء عملية غير دستورية، لا توجد مادة دستورية. بەنسبەت مەسەلەی ڕفراندۆمەوە کە بڕیارە لە مانگی ئەیلول لە هەرێمی کوردستان بڕێوە بچێت وەک هاوپەیمانی نیشتیمانی دژی ئەو ڕیفراندۆمەین لەبەر ئەوەی ئەو کارە دەبێتە مایل یەکترازانی نێوان پێکاتەکان هاوکات دەبێتە مایدا بەشکردنی وڵاتەکەمان ئەمە جگەلەوەی ئەو پرسە نادەستوریشە هیوادارین دەسەڵاتدارانی هەرێم لەو مەترسیانە بکۆڵنەوە بەر لە ئەنجامدانی ئەو کارە. أنا مع إنه يبقى العراق موحد. من لەگەڵ ئەوەدام کە عێراق بە یەکپارچەیی خۆی بمێنێتەوە بۆ چەند هەرێمێک دابەش نەکرێت. ناتوانین لە ئێستاوە هەڵسانگاندنێکی ورد بۆ ئاستی لایەنە نەرێنیەکانی ئەنجامدانی ئەو ڕیفراندۆمە بکەین. بەڵام پێشمان وانییە کە لە ئەنجامدانی هیچ کاریگەریەک بۆ چارەسەری کێشەکانی کورد دروست بکات. ڕاستە ئێمەشە زانین کە کوردیش هاوشێوەی ئێمەی عەرەبی سوننا ڕوبەڕووی جۆرێک لە چەوسانەوە و پەراوێزخستن هاتبوون لە عێراقا. بەڵام لە ئەنجامدانی ڕیفراندۆمیش هیچ لەو کێشانە ناگۆڕێت ئەگەر زیاتریشی نەکات. بالخصوص موضوع الاستفتاء المزمع عقده أو في إقليم كردستان. پێمان وایە پرۆسەی ئەو ریفراندۆمە پرۆسەیەکی نادەستوریە لە هیچ بڕگەیەکی دەستوری عێراقدا نەهاتووە ئاماژە نەکراوە بەوەی پێکهاتەیەک دەتوانێت ڕاپرسی بکات بۆ جیابوونەوە بەڵام ئەوەی لە دەستوردا هاتووە بەڕوونی دەڵێت عێراق یەک وڵاتە ئەوەشی زیاتر ڕوون و دیارە هەڵوێستی ئەنجومەنی ئاسایشی وڵاتانی دنیاە لەسەر ئەو پرسە تاکید دەکەنەوە لەسەر یەک پارچەی خاکی عێراق. نوێنەرێکی کوردیش لە ئەنجومەنی نوێنەران ڕای دەگەێنێت وەکو کورد لە دژی ڕیفراندۆم نین بەڵام دەبێت ئەو هەنگاوە بە ڕێکاری یاساییەکانیدا تێپەڕ ببێت. ڕیفراندۆم ڕێکارێکی دموکراسی و ئاساییە بۆ دەستینانی ئامانج دیارە هەڵوێستی ئێمە دیارە گوتومانە ئێمە لە ڕووی پرانسیپیەوە لەگەڵین بەڵام پێویستە ئامادەسازی بۆ بکرێ ئەویش بە کاراکردنەوەی پەرلەمان و دەرکردنی یاسای ڕیفراندۆم و دروستکردنی یەک هەڵوێستی نیشتیمانی بۆ ئەوەی کاتێک کە ڕیفراندۆم دەکرێت بتوانین وەکو هەڵوێستێکی نیشتیمانی بە پەیام بیگەێنین و بتوانین ئامانجی ڕیفراندۆمیش بەجێبێنین کە سربەخۆیە. لەگەڵ تێپەڕبوونی کات و نزیکبوونەوە لەوادە دەست نیشانکراوەکەی ڕیفراندۆم کە 25 لوولی ئەم ساڵە ڕایشەقامی عێراقی بۆ پشتیوانی پرۆسەکە زامن نەکراوە و بە بڕای چاودێرانیش ئەو لایەنە بۆ خراپی پەیوەندیەکان لە نێوان هەرێم و بەغدا دەگەڕێتەوە. ئەوەی دەرکەوتووە لە بای ڕیفراندۆمەکەی هەرێمەوە نەک ئامادەکاری یاسایی بەڵکو ئامادەکاری سیاسیشی بۆ نەکراوە ئەوە تا نوێنەرانی عێراق ئامادەنین کە پشتیوانی لە ڕیفراندۆمەکە بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.